خوای گەورە میهرەبان دەفەرمێت ڕوو دەکاتە ئیمانداران يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. خوای گەورە دەفەرمێت ئەی ئیمانداران، ئەو کەسانی کە باوەڕتان بەخوا و پێغەمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم تەقوای خوا بکەن، لە خوا بترسن. هەر کەسێک لە ئێوە با تەماشا بکات بزانێ بۆ پاشەڕۆژی بۆ سبەی چی داناوە، بۆ مردن واتە سبەی واتە بۆ مردنەکەت، بۆ بەیانی چیت داناوە، خراپەیە یا چاکەیە، ئایا ئەو کردەوەی کە ئێستا کردوتە، ئەو چاکەی کە ئێستا هەتە، ئەو تاوانەی کە ئێستا هەتە بەکەڵکی قیامەتت دێ؟ ئایا ئەگونجیە بەم چاکە کەمەوە بەرەو قیامەت بکەویتە ڕێ؟ بێگومان نەخێر. بۆیە هەر کەسێک لە ئێمە خوای گەورە دەفەرمێت تەماشای با نەفسی خۆی بکات، بزانی ئەوەی کە پێیەتی بۆ قیامەت بەسێتی، ئەوەی کە پێیەتی بۆ قیامەت بەختەوەری بۆ مسۆگەر دەکا یا بۆی ناکات. چونکە خوای گەورە دەفەرمێت ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا. ڕۆژی قیامەت ڕۆژێکی حەقە، جا هەر کەسێک ئارەزووی هەیە لەو ڕۆژەدا بەختەوەر بێ با ڕێگای خوا بگرێت. ڕێگای خوا تەنها مانگی ڕەمەزان نابێت. ئەو کەسێکی تەنها مانگی ڕەمەزان خوا دەناسی، لە دوای 15 ڕەمەزان و وردەودە لە مزگەوت ئەکشێتەوە، وردەودە لە عیبادەتی خوا دەکشێتەوە. ئەی ئەو خوشکە بەڕێزەی دوای 15 و 10 ڕەمەزان وردەودە لە چکەکەت فڕێدەی، بیرە بکەرە بزانە چیت بۆ قیامەت ئامادە کردووە. تەقوای خوا بکە. دووبارە خوای گەورە دەفەرمێت تەقوای خوا بکەن. یەکەم جار دەفەرمێت تەقوای خوا بکەن بزانن چیتان بۆ قیامەت ئامادە کردووە، دەفەرمێت وەتەقوا الله، دووبارە تەقوای خوا بکەن. چونکە ڕۆژی قیامەت ڕۆژێکی حەقە. بیرێک لە خۆت بکەرەوە باشە چیم بۆ قەبر و قیامەتی خۆم ئامادە کردووە. چونکە هەر کەسێک لە ئێمە مەوعیدێکمان لەگەڵ خوای گەورەدا هەیە، یەک بە یەک. هەر کەسێک لە ئێمە لەگەڵ خوادا مەوعیدێکمان هەیە. وكلهم آتيه يوم القيامة فردا، کەواتە ڕۆژێک دێت مەوعیدێکت هەیە لە پێشتەوە مەوعیدە، هیچ مەجالیتیان نییە بەخوا. خۆت ئامادەکەی هەر مەوعیدت هەیە، خۆت ئامادە نەکەی هەر مەوعیدت هەیە لەگەڵ خوای گەورەدا، کەواتە بزانە چیت بۆ قیامەتی خۆت ئامادە کردووە.